خرني باني كودي قولي داوي ببي خوي صنجتك يا جوايران كل ما تغيتي هاد شيران بدوست مني بدل جيران هذا يا دنيا كودي خرني خالي لا جايد قولي دعوة بكي خوي قولي دعوة ويشرب هر سنة دك دل بير نابيا دسيم لما تيجري نابيا يرمني دال آي بمجري نابيا دادني يا دنجي يا كوادي خليني باواني لو كوادي قولي داوي ببي خوي قولي داوي ويشوي ڕێز و خۆشەویستیمان لە کەبابخانەکەی وەسامەتحەدی کەبابچی کە سمبوڵی ئەم شارەیە لەگەڵ کۆمەڵی سمبوڵی شار کاک ڕەحیمی نەی کاکامەرانی ئەوسێ خولەسنەیە هاوڕەکان و کوڕەکەی کاگیوە کاکە برایم خۆشەویستانی کە لێرن دیارە هەمومان بۆ پشتیوانی کاک ڕەحیم هاتوین. کاک ڕەحیم ئەندامی فەخری کۆمەڵی هونەری میلی کوردستانە. کاک ڕەحیم سمبوڵی هونەرە لەم شارەیان ئەگەر کاک ڕەحیمی لێ بکەیتەوە پێش ئەو نازانین چیە هونەری کردووە نازانم نەمان بۆ پێشتر چەند هونەرمەندێکە بە بەڵام بەداخەوە ئەم شارە بە خۆمان ناکەوێت ئەو شارەیەکە بۆ خۆمان نازان دۆستێ شارەکە بە خۆمان حرامە گەڕ بە کاک ڕەحیم بکەن. کاک ڕەحیمی نەی کە هەمومانە بێسا ئەبوو ئەو پیاوە سەر لە شوێنەکە تاجی شکۆی بخرێتە سەر بەڕاستی وەڵای جێ فەخرە بۆ هەموونەتەوەی کورد بۆ هونەرێک کە نای هونەری میلێ لە باشووری کوردستان لە کوردستان لە سلێمانی هیوادارم ئەو کەسانی کە نایاڵن ئەم شارە بەخۆیان نابچنەوە چکە سلێمانی خۆتان نەزانن ئەو شارە نییە کە بتوانن ئەو خەڵکانی شار قەت نەعەدالەتی قبوڵ ناکەن. تکایە کاک ڕەحیم زۆر لەوە گەورەترە کاکامەرانەوە خۆشەویستە مهمە دڵی یاینەوە بەم بەیانێ بە ئەگەر مهمەوە هەر لە داخیوانەی کە یانێ بە خەفەتەوە بمانکوژن تۆش بە مەقامی بەش و دڵی ئەو خەڵکانەی بکەیت بەستا گیان کورە با من کەسکەسدا بنیشت خوا لە سای دیواران ڕۆڵە زنجیرەی لەگەردن چن گوناهکاران زنجیرەی لەگەردن باوەڕی سەرسەختم خەتای کەس ناگرم ڕەحیمیات و کڵۆڵیا من بەو بەختم ئەرێ ڕۆڵە من بنم لەی زنجیر کام لەی فەقار بێت کەڵوەزەی پشتم تفا شەقار بێت ڕێگای نزیکمە لای بەسراوە خوار بێت هەردە پەنجەکەم پڕ لە بزمار بێت خواردی باش لای من بەژەری مار بێت بەڵام بەو شەرتەی نەنەبینای دیدەم چام لە بەڵەیان بێت بە خۆمای بۆ من ئای چ بکەم لە دەست دنیای بێوەفا قوربانە بم کاکامەران جان ڕۆژێکی خۆش بکە ئەو خۆشەویستانە هەموو ئەوە کاکە هیوای مەتحەتی کەبابچی هاتوێتەوە هەر کانەسکان زێدی باو باپیرانی خۆیان نزیکینەوە تا ئێستا هاتوونەتەوە لای کۆڵانەکەی لای بڵێن شوێ پێڵێن لای بەریدەکە بەرامبەر پۆلیسی سەرا بەرامبەری مزگەوتە ناوی چێ مزگەوتی مۆلەوی بەرامبەری مزگەوتی مۆلەوی فەرعەکە کە ئەچێتەوە کانەسکان لای دایرەی زەمان ئەوە لەسەر لێرەیە تامان خەڵکی شار لەگەڵ ڕێزمای لە باتیەوەی ئەمان شوێنێکی گەورەتریان گرت بەڵام بە حیاتی نەمان بینی خەڵکی شار وردە دەگەشە بکە هەر ناڵم بەخۆم هەر ناکەوێت هیوادارم سەرکەوتوو بێت وەڵا کامەرە جە من لە سێ دوکانەوە لە تێ دوکانمەوە خۆ دەیبینی تێرەوانیش هەر وایە فەقیرە و شوێنێکی باشیان داناوە بەڵام بەداخەوە ئێرەش خوا ئاوادانی کە ئەمان هەر لەم ناوە ناسراوە نمیشە بە هیوام سەرکەوتوو بن بە هیوام سوال کوڕی شار بێ وەلامان و سوال دەبێت هیچمان تازە بەتەمای چین ها پارەش وەرناگەی کاکامەران بۆی ڕازانینەوە گۆرانی خۆشی گۆچین و یەک گۆریان کردین
ئەی باجی كابزا زوا عزيز من جارێکتر دووارەیەکەمە هیوادارم کاک ڕەحیم بە شکۆ بەڕێزەوە سەیری بکرێ هیوادارم جارێکتر کاک ڕەحیم بەشێک بێزار و زاز نەکرێت چکە هی و تەمەنەیەوە کە ئەمە بێ هەموو ڕێزی بگەین چکە و هەموو شارە و هەموو هونەری میلی خەرزاری ڕەحیمینەیە سنجیدەیەمان هەموو ئەیزانین لە چۆن لە کێوە دەمە دەری تەلەفۆن لە ڕۆژسپیەوە ئەتاکەکانی وەرگارەکانی ئەوەی کە کردومانە بۆ خۆمان کردوم لەسەر کەسان ناکەین ئەوە نییە کە هەرێکە بەش جۆرێنەوەمانەکە سپاس بۆ هەموو لایەک و شاری دەمەنەوە هەموو دەگڵا خۆشەویستی و خۆشەویستی ئەم دەرموشتیمانە ئینشاءڵڵا هەر بە سەربەرزی بژین هەتامەوە دوعای بەخێرتان بۆ وەکیل سەرکەوتوو بن هەموو لایەک ئەمە کەبابخانەکەی کاکە ئیوایە هیوادارم هەمووتان وەکو جاران ڕووبکەنەوە کەبابخانەکەی مامە هیوا ئەوەی خەڵکی شار بێ کەبابی ئەمانی خواردوو ئەزانێ ئەمان بۆ ئیشە جوانە تام و چێژی خواردنی دەستی ئەمان جیاوازترە لەگەڵ خەڵکی ترا بەڕاستی ئەمان من ڕێکرانێ لەبەرم پشتیوانیە بۆ چێ بۆ ئەم وەستادێرینەی شارەکەمان بۆ ئەم کوڕانەی خەڵکی شاری هەڵمەت و قوربانی شاری سلێمانی ئەمان خاناوادەیەکی تێکۆشەریشن بەدەل ئەمان قوربانیەنەوە بۆ شار و بۆ یەکێتی و بۆ کوردستان ئەوە ڕێک بەرامبەری دایرەی زەمانە ئەمە دایرەی زەمانە ئەمەش کەبابخانەکە نەکو پێمانەتم بۆ مەسەلەیە کاتە بووین کە کاک ئەحمەد جانیا خوا هەر جارەکاتی هەچینە لایەن برایانم بەڕاستی بۆ کێشەیەکی کاکە ڕەحیمجان هاتین بەڵام ئینشەڵڵا حەلە بێت و